دوو بەشە نەوتی کەرکووک لە هەناردەکردنە بەشێکی سەر بە کۆمپانیای نەوتی باکوورە کە ئێستا هەناردەکەی لە دەبینی 100 بۆ 105 بەرمیل ڕۆژانە 1000 بەرمیل ڕۆژانە تەجاوز ناکە ئەوەیشی کەلکەوتە بەشی بای حەسەنە و ئابانەوە سەر بە سامانە سروشتەکانە ئەوەش بە تەواوەتی ئێمە ژمارەمان لا نییە ڕۆژانە بەڵام پێی اتفاقی کە هەیە نەبێ بە هەردوو 300,000 بەرمیل کەواتە 200,000 لە چێلگەی بای حەسەنەوە بڕوە کێشە نەوتیەکان کۆمەڵی کێشە نووسێنێکێک لەوانە کە بەڕاستیەوە حکوومەتی اتحادی کێشەیە بۆ کەرکووک دروستیەکە ئێمە و بەسرە بەیەکەوە داوامان کرد کە کۆمپانیای نەوت بگۆڕێ پێوە یاسایی کە لە وەزارەتی نەوت هەیە هەر پارێزگایەک لە 100,000 بەرمیل نەوت زیاتر بەرهەم بێنێ بۆ هەیە کۆمپانیای سەر بە خۆی هەبێ وەکو لە زیقار و میسان و وانست و بینی بەغدا و ئەوەی وەسەط لەگەڵی بەسرەشیان جێبەجێ کرد بەڵام ئەوەی کە ماوەتەوە جێبەجێ نەکراوەوەی کەرکووکیان جێبەجێ نەکرد کۆمەڵی کێشە هەیە لەگەڵ بەغدایە لە ڕووی مەسەلەی پترۆ دۆلارەوە تا ئێستا هیچ پارێک پترۆ دۆلار نەناردووە لە ڕووی مادەی 140ەوە هیچ زەماتە تەخساتێکی مادەی 140 دانەناوە لە ڕووی پرۆژەکانەوە هەموو پرۆژە وەستاوەکانمان تا ئێستا پارەیەکیان بۆ سەرف نەکردووە